سەلامی خوای گەورە لە هەموو لایەک بێ هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویست. دیارە ئەمڕۆ دوا ڕۆژی خولی یاسایی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە 6/11/2022 ئێمە وەک ناڕەزایەتیەک لە بەرامبەر درێژکردنەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەم 12 پەرلەمانە هەڵوێستی خۆمان بۆ ڕای گشتی ڕادەگەینین. هاوڵاتیانی بەڕێز، ئێمە ئەم ژمارەیە لە ئەندامانی پەرلەمانی کوردستان پێشتر بە ڕوون و ڕاشکاوی هەڵوێستی خۆمان دژی درێژکردنەوەی نایاسایی ماوەی بەسەرچووی پەرلەمان ڕاگەیاندووە و لە کاتی خۆشیدا هەڵوێست و قسەی جددیمان هەبووە. هەروەک چۆن پەرلەمان وادەی یاسایی کۆتایی هاتووە، سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و ئەنجومەنی پارێزگا و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنیش وادەی یاساییان تەواو بووە. بەمەش کۆی دامەزراوە سەرچیەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان شەرعیتیان لەدەست داوە. ئێستاش دوای دژایەتی دواخستنی هەڵبژاردن و درێژکردنەوەی نایاسایی تەمەنی پەرلەمان پێکەوە بڕیارمان داوە بە کشانەوە مقاتعاکردن لە پەرلەمان و نەبوونە بەشێک لەو کارە نایاسایی دەسەڵات کە دەیکات. لێرەشەوە دەمانوێت بە هەمووانی ڕابگەێنین ئێمە لە ئێستاوە لە هەر مەیدانێک بین پێکەوە و بە هاوبەشی بڕیار دەدەین و کار دەکەین و بەردەوام دەبین لە فشارەکانمان تا بە زووترین کات هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. بەردەوامیش دەبین لە دژایەتی زوڵم و نەعەدالەتی و گەندەڵی و دەستی دۆستایەتیش درێژ دەکەین بۆ هەر کەس و لایەنێک کە خۆی بە ناڕازی لەم دۆخە خراپە سیاسی و ئابووریە دەزانێت و دەیانەوێت پێکەوە بەرەیەکی بەهێز دروست بکەین دژی ستەمکاری و گەندەڵی و قۆڕخکاری و بنپێخستنی یاسا کە دەسەڵات بۆ مەرامی حزبی شەخسی ئەنجامی دەدات. ئاراستەی گوتاری سیاسی و کاری ئێستا و داهاتوشمان دژی ئەم دەسەڵاتە دەبێت کە بەهای بۆ هیچ شتێک نەهێشتۆتەوە. هەرگیز ناچینە مەیدانێک کە پیلانی دەسەڵاتە و ئامانج لێی لەگەڵ خەڵکێکی کە بە گژێکداکردنی خەڵکانی چاکەخواز و ناڕازیە لە هەرێمی کوردستان.